چوارشەمەی ڕابردوو شاندێکی باڵای ئەمریکا گەیشتە هەولێر. باربارا لیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوڕاست سەرۆکایەتی شاندەکەی دەکرد و با یاوەری باڵیۆز و کۆنسۆڵی ئەمریکا لەگەڵ بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە. شاندەکە 2 ڕۆژ لە هەولێر مایەوە. لە ڕۆژی یەکەمدا بەجیا لەگەڵ هەر یەک لە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستاندا کۆبووەوە. ڕۆژی دواتر لەگەڵ قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیران کۆبووەوە. تەوری سەرەکی کۆبوونەوەکان چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی و پاشان ئەنجامدانی هەڵبژاردنە دواخراوەکەی پەرلەمانی کوردستان بوو. دواخستنی هەڵبژاردننی پەرلەمان کە دەبوو ساڵی ڕابردوو ئەنجام بدرایە بەرپرسانی هەرێمی کوردستانی ڕۆبەڕووی ڕەخنەی ناوخۆیی و دەرەکی کردوتەوە. بەگشتی لە هەموو کۆبوونەوەکی بەرپرساندا لەگەڵ نوێنەرانی وڵاتان ئەم پرسا گفتوگوی لەسەر کراوە. هەرچەندە هەردوو لایەنی حکومڕان پارتی و یەکێتی جەخت لە هەڵبژاردن دەکەنەوە، بەڵام ئەم ماوەیە کە ناکۆکیەکان گەیشتنە قۆناغێکی چەقبەست و تیمی یەکێتی بۆ ماوەی نزیکەی 7 مانگە بایکۆتی ئەنجومەنی وەزیرانی کردووە و کۆبوونەوەکانی پەرلەمانیش ڕاگیراون. مەترسی لە سەردواخستنەوەی هەڵبژاردنەکان زیاتر بوون. ئەم مەترسیاش بە ئاشکرا بە بەرپرسانی هەرێمی کوردستان گوتراوە. یەکێک لەوانە جینیر بلاسخارت نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە عێراق و چەندین جار بەڕاشکاوی ڕەخنەشی گرتووە. هەوڵەکانی هەفتەی ڕابردوو تەنها هی شاندە ئەمریکیەکە نەبوو، بەڵکو دوێنێش باڵێزی بەریتانیا لە عێراق بەجیا لەگەڵ مەسعود بارزانی و نێچیروان بارزانی و مەسرور بارزانی و قوبات تاڵەبانیشدا کۆبووە و لە هەر 4 کۆبوونەوەکەدا باس لە هەڵبژاردن و کێشان ناوخۆیەکانی هەرێم کراوە. دوای کۆبوونەوەکەش قوبات تاڵەبانی ئاشکرای کرد هەوڵی جددی هەیە کێشان ناوخۆیەکانی هەرێم چارەسەر بکرێت. ئەم هیوابەخشیەی قوبات تاڵەبانی لەخۆوە نەبووە، بەڵکو لەوە سەرچاوی گرتووە کە ئامادەسازی بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان خۆی و مەسرور بارزانی کرابوو. هەرچەندە لە کۆبوونەوەکەدا بە فەرمی گەڕانەوەی تیمی یەکێتی بۆ ئەنجومەنی وەزیران ڕانەگەێنراوە، بەڵام زانیاریەکان ئاماژە بە گەڕانەوەی تیمەکە بەم نزیکانە دەکەن. لە ڕاگەیاندراوی نووسینگەی سەرۆکوەزیرانیشدا هاتووە هەردوو لا کۆک بوون لەسەر چارەسەری گشت کێشەکان بە ڕێگەی گفتوگۆ و هاوکاری نێوان گشت و تلاوزاریەکانی نێو کابینەکە. مەترسی دواخستنەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە درێژکردنەوەی تەمەنی ئەم خولەی پەرلەمان لە بەردەم نەشتەری نادەستوری بوونیدایە. دادگای فیدراڵی عێراق ڕۆژی 24 ئەم مانگە جارێکی دیکە لەبارەی پرسەکە کۆ دەبێتەوە و وەکو پێشتریش ڕاگەیەنراوە کۆبوونەوەکە بۆ بڕیاردانە لەبارەی دۆسیەکە کە هەموو ئاماژەکان بۆ ئەوان بە نادەستوری دایبنێت. هەروەش هۆکارێکی ئەوە بوو کە دادگا دەیەوێت لەم دانیشتنەدا بۆ چوونی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وەربگرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، چونکە کۆمسیۆنی هەرێم ماوەکەی کۆتایی هاتووە.